سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندەم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەررجێ گرنگترین هەواڵەکان. نووسینی دروشم دژ بە کۆماری ئیسلامی لەلایەن لاوانی پیرانشار، لە سێدارەزانی بەندکرا بەری لە زیندانی سنا، بۆرزمانی چڕی ناوچەی ئامێدی لەلایەن ئەرتەشی تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی ئامادەنی داماش لە گیلان، درێژە ناڕزایەتی بازاڕیان و خاوەن لەنجەکان لا بەندەرەکانی گەناوە و لەنگا، پشتیوانیکردنی 61 پارێزەر لە فەرزانە جەیلابی و لە سێدارەزانی بکوژی نوێنەری مەجلسی خۆبرێگانی و ڕێبەری لە بابۆل. درێژە هەواڵەکان. نووسینی دروشمە دژ بە کۆماری ئیسلامی لەلایەن لاوانی پیرانشار. بەپێ هەواڵی گەیشت و شەوی چوارشەممە 22 مانگی سەرماوەز، کۆمەڵێک لە لاوانی شۆڕەشگیری پیرانشار لە درێژەی شۆڕەشی ژینا دیواری شارەکەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. بەپێوە ڕاپۆرساک شان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی پیرانشار دیواری شارەکەیان بە دروشمەکانی ژن ژیان ئازادی مەرگ بۆ خامنەئی نەمان بۆ کۆماری ئیسلامی و شۆڕەش درێژە هەیە نەسرەوتن تا سەرکەوتن نەخشاندووە. لاوانی شۆڕەشگر جەوایان لە گەنجانی کوردستان کرد درێژە بەو هەڵمەتە بدەن تاکو ئاگری شۆڕەش بڵێ سەی بێت. لە سێدارەزانی بەندکراوێک لە زیندانی سنا بەرە بەیانی چوارشەممە 22 سەرماوەزی 1402 سزای لە سێدارەزانی داود خادم بەندکراوی تەمەن 30 ساڵ و خەڵکی مەریوان لە زیندانی ناوەندی سنا جێبەجێکرا. داود خادم باوکی دوو منداڵی بچووکە و 4 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و دوواسەر لەلایەن دەستگای قەزای ڕۆژیمەوە سزای سێدارێ بەسەردا سەپا. ناوبراوە ڕۆژی دووشەممە بەمبەستی جێبەجێکردنی سزاکەی بۆ ژووری تاکەکەسی گواسترایەوە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە ئاماژەیەک بە لە سێدارەزانی ئەو هاوڵاتیە لە ڕاگەیاندنەکانی کۆماری ئیسلامی و بە تایبەت ڕاگەیاندنەکانی نزیک لە دەستگای قەزایی نەکراوە. برینداربوونی کۆڵبەرەیەک لە سنووری بانە. شەوی سێشەممە 21 سەرماوەزی 1402 کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی فەرهاد محەممەدی تەمەن 27 ساڵ بە چەقی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بریندار کرا. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی سێشەممە کۆمەڵێک کۆڵبەر لەلایەن هێزەکانی ڕۆژیم لە سنووری هەنگاژاڵی بانە دراونەتە بەر دەستڕێژی گولە و بەهۆیەوە کۆڵبەرێکی تەمەن 27 ساڵی خەڵکی سەقز بە ناوی فەرهاد محەممەدی بە سەختی بریندار بووە. بە پێزانیاریەکان لاقیە و کۆڵبەرە فیشەکی بەرکەوتووە و بۆمبەسی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەکراوە. بۆردمانی چڕی ناوچەی ئامێدی لەلایەن ئەرتەشی تورکیا. ڕۆژی چوارشەممە 22 مانگی سەرماوەز فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا گونجەکانی گۆهرەزە و بڵاوەیان لە ناوچەی ئامێدی لە هەرێمی کوردستان بە چڕی بۆردمان کردووە، بەڵام هێشتا زیانەکانی ئاشکرا نەکراوە. بە وتەی خەڵکی ناوچەکە ئەرتەشی تورکیا بە ئەنقەست گونجەکان بۆردمان دەکات تاکو خەڵک ناچار بە چۆڵکردنی ماڵەکانیان بکات. لەلایەکی دیکەوە سەربازانی تورکیا لە ناوچەی برادۆس بربەسیان بۆ خەڵکی ناوچەکە ساز کردووە و ئۆتۆمبیلی خەڵک دەپشکنن و هاتوچوویان کۆنتڕۆڵ دەکەن. هەڵس و کۆزەکانی دەوڵەتی تورکیا لە باکووری هەرێمی کوردستان ناڕزایەتی بەرینی خەڵکی لێکەوتوێتەوە و داوای لە حکوومەتی عێراق دەکەن کاردانەوەی جدیان بەرامبەر بە داگیرکەران بێت. کۆبوونەوەی کرێکارانی ئاومەعدەنی داماش لە گیلان. ڕۆژی چوارشەممە 22 سەرماوەزی 1402 کرێکارانی کارخانەی ئاومەعدەنی داماش لە پارێزگای گیلان لە ناڕزایەتی بە نەجانی حەقدەستەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 2 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە زۆخێکی خراپی معیشەتیدا ژیان بەسەرەبەن. کرێکارێک لەو بارەوە ڕایگەیان خاوەنکار بە بیانووی نەبوونی فرۆش و کەمی سەرچاوەی ماڵی حەقدەستەکان لە کاتی خۆیدا پەرداخ ناکات لە حاڵێک زانبارەکان خاڵی بوون و پارەکەشی وەرگرتووە. درێژەی ناڕزایەتی بازاڕیان و خاوەن لەنجەکان لە بەندەرەکانی گەناوە و لەنگا.
ڕۆژی چوارشەممە 22 سەرماوەزی 1402 بازاڕیان و خاوەنلەنجەکانی بەنجەرگەناوە و لەنگە بۆ 23 هەمین ڕۆژی بەردەوام لە ئاز جێبەجێنەکردنی جەخوازیەکانیان خۆپیشاندانیان کرد. بەپێ راپۆرسەکان بازاڕیان و خاوەنلەنجەکانی بەنجەرگەناوە و لەنگە ماوەی 23 ڕۆژە لە نارزایتی بە چەرخێزنەکردنی ئەو کەلوپەلانەی هاوڕزەیان کردووە، دوکانەکانیان داخستووە و هەر جار و لە بەردەم ناوەندێکی حکوومەتی کۆبوونەوەیان بەڕێوە بردووە، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێکیان پێ نەزاون. هاوەنلەنجەکان هەروەها خوازیاری هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ قەدەغەی هاوردەکردنی کاڵابوون و ڕایان گەیاندکە دەسەڵات دەیەوێت لەو ڕێگەوە ژیانی خۆیان و بنەماڵەکانیان بخاتە مەترسیەوە. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر بازاڕی هاوبەشی زاهیجان و داخستنی چەند دوکان. ڕۆژی چوارشەممە 22 سەرماوەزی 1402 هێزە انتزامیەکان و مەئمورانی شارەداری زاهیجان هێرشیان کردە سەر دوکاندارانی بازاڕی هاوبەش لە فەلەکەی گۆزە و چەند دوکانیان داخست. بە وتەی هاوڵاتیانی بەلوچ، هێزەکانی ڕۆژیم بە فەرمانی دادستانی و بەبێ ئاگادارکردنەوە هێرشیان کردوێتە سەر دوکاندارانی بازاڕی هاوبەش لە زاهیجان و چەند دوکانیان بەبێ هۆکار پڵۆم کردووە. بە وتەی شاهێلەکانی بەلوچ، حکوومەتی سەرکوزگەری ئیسلامی بە شێوازی جۆرا و جۆر تۆڵە لە خەڵکی بەلوچ دەکاتەوە. پشتیوانیکردنی 61 پارێزەر لە فەرزانە زیلابی. 61 پارێزەری دادگۆستەری لە نامەیەکدا پشتیوانی خۆیان لە فەرزانە زیلابی پارێزەری کرێکارانی حەفتەپە دەربڕی و خوازیاری ڕێگریکردن لە سناریۆسازی بۆ ناوبراوبوون. لە بەشێکی ئەو نامەیەدا هاتووە پارێزەر فەرزانە زیلابی، پارێزەری زەحمەتکێشان، مەعەلیمان و خاوەن پێداویستیەکانی وڵاتە ساڵانێکە پەروەندەی خەڵکی چاوساوە لە ئەستە دەگرێت، بەڵام ناوەندامنیەکان لە جیاتی ڕێزلێنان لە هەوڵەکانی پەروەندە سازی بۆ دەکەن. داوا لە دەستگای قەزاییەکەین کە دادپەروەر بێت و کۆتایی بە هەر چەشنە سناریۆ سازی بۆ ئەو مرۆڤە شەریفە بێن. لە سێزارەزانی بکوژی نوێنەری مەجلسی خۆبرەکانی ڕێبەری لە بابۆل. ماڵپەڕی میزانی سەر بە دەستگای قەزای ڕۆژیم ڕۆژی چوارشەممە 22 سەرماوەز ڕایگەیاندکە حکمی عەزامی بکوژی عەباس عەلی سولەیمانی نوێنەری پێشووی مەجلسی خۆبرەکانی ڕێبەری لە شاری بابۆل جێبەجێکراوە. بەپێ راپۆرسەکان پارێزەری بانکی ملی لەقی بابۆل سەر بە ناوی سەروان حەبیبی کاتێک دەبینێت عەباس عەلی سولەیمانی داوای 3 ملیارد و 400 میلیۆن تمەن پارە دەکات و کارمەندی بانک دەڵێت ئەبێ لە ساری یان بابۆل ئەو پارەت بۆ دابینکەین، چەکەکەی ئامادە دەکات و بە عەباس عەلی دەڵێت تۆ نزیک بە 4 ملیارد تمەن پارەتەیە. لە حاڵێکدا من شەوی ڕابردوو پاش تەمەنێک زەحمەت و خانەنشینی پارەی کڕێنی شانەیەک هێلکەم نەبووە و ئینجا تەقەی لێ دەکات و دەیکوژێت. دووە هەواڵ کۆبوونەوەی پزیشکان و پەرستاران لە ئیرلەندی شۆمالی. بەیانی چوارشەممە 22 سەرماوەزی 1402 کۆمەڵێک لە پزیشکان و پەرستارانی ئیرلەندی شۆمالی لە نارزایتی بە کەمی بوجەی بەشی بێهداشت و دەرمانی وڵاتە لە بەردەم دەفتەری کابینێ دەوڵەت لە شاری بێلفاست کۆبوونەوە. بەش شاربوونیەوە کۆبوونەوە بە دەستەوەگرتنی وێنە و بووکەڵەی ئەنجامانی کابینێ دەوڵەت گاڵتەیان بە بەرپرسانی دەوڵەت کرد. خۆپیشاندەران ناڕزایەتی خۆیان لە ئاسکەمی حەقدەست و بە چاڵبوونی گیرفانیان نیشاندا و کارت پۆستاڵی سەری ساڵیان بە نیشانەی خەڵاتی ناکارامەیی کابینەی دەوڵەت پێشکەش بە وەزیران کرد. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و واس.